تیرۆپشکەکە پێش مانگی سێ دەکرێتن و بڕیارە بە ئامادەبوونی سەررجەم دەستگاکانی ڕاگەاندن بکرێتن. ژمارە ئەو کەسانێکی ئەم ساڵ سەفەری حەج دەکەن زیاتر لە 4200 کەسە لەبەر ئەوەی لە سادا 20 ئەو ڕێژەیە کە پێشتر حکوومەتی سعودیا بەهۆی فراوانکردنی حرەمی پیرۆزەوە لە وڵاتان وەرگرت بوو ئەم ساڵ گەڕاندیانەوە بۆیە چاڕوان دەکرێتن زیاتر لە 4000 وەکو گوتم و لە چەند ڕۆژێکی دیکەش تیرۆپشەکە ئەنجام دەدرێتن. شێوەی تیرۆپشەکەش بە شێوەیەکی ئەلکترۆنی دەکرێتن بە ئامادەبوونی سەررجەم دەستگاکانی ڕاگەاندن و دادوەر و کەسانی پەیوەنددار و لایەنەکانی پەیوەنددار ئامادە دەبن بۆ ئەوەی ئەو پەڕی شەفافیت و هیچ جیاوازیەک نەکرێتن هەروەکو ساڵان چۆن پرۆسەکە بە شێوەیەکی شەفاف و دوور لە واستەکاری بەڕێوە. ناونووسینی ئەم ساڵ لەبەر ئەوەی بوو کە هیچ ناوێک لە ساڵانی 2016 نەماوە. ئەو کەسانێکی ئەم ساڵ سەفەری حەج دەکەن یان ساڵێکی تر ئەوانن کە پێشەن مانگێک فۆرمیان پڕ کردوێتەوە کە ژمارەیان 86418 کەسە. لە زمنی ئەوانەدا قورعەیان بۆ دەکرێتن و چەند ڕۆژێکی ترواتە پێش مانگی سێ ناوی ئەو کەسانە دەستنیشان دەکرێت کە لە 2017 و لە 2018 چانسی ئەویان دەبێت کە سەفەری حەج بکەن.